ئەم بۆردا بە خۆشحاڵیەوە سەرپەرشتی دابینکردنی خۆراکی کرد بە هاوکاری لەگەڵ بازرگانە بەڕێزەکان کە ئەوانش دەورێکی باڕایان بینی بەوەی کە زۆرترین خۆراکیان هێنایە هەرێمی کوردستان و هەروەها ئەم بۆردە لەلایەکی تر لە پەیوەندی بەردەوامدا بووین لەگەڵ حکوومەتی فیدرال لەگەڵ وەزارەتی بازرگانی بەوەی کە تەمینی بەردەوامبوونی هێنانی خۆراکی ئەوەی پێ دەڵێن بایعیەکە کرا. ئەگەر هەموو ڕقەمەکان بڕێن 10,000 تۆن ئارد 4 ملیۆن لیتر زەید 1000 تن نێسک و 420,000 قوتی ئاوی تەماتە دۆشاوی تەماتەش دابین کرا بۆ ئەوەی دابەشکردنی بەسەر خەڵکی هەژار و نەدار. وە شێوازی دابشکردنەکەی و ئەو ڕێژەیە دابشکرا 70,000 بۆ هەولێر، 50,000 بۆ دهۆک، 50,000 بۆ سلێمانی، 8,000 بۆ هەڵەبجە، 10,000 بۆ گەرمیان و 12,000ش بۆ ڕاپەڕین. بڕی ئەو پارەیە کە سرف کراوە لەو بارەیەوە بۆ کڕینی ئەو مەوادە پێویستیانە 9,747,240 دۆلار ئەوە مەوادەکانی پێکراوە و 331 ملیۆن و 449,000 دینار کە دەگاتە 309 پێم وایە 309,000 دۆلار دەکات کە ئەمەیان ڕەنگە گۆڕانکاری بەسەردابێ بۆ ئەوەی ئەوە بابەتی نەقلەکە بوو ئەو 300,000ەیە 300 ملیۆنە نەقلەکەی دەستی پێکردووە لە ئێستاوە دەستی پێکردووە بۆ هەموو شار و شارۆچکەکان و ئینشاءالله لە چەند ڕۆژی داهاتوو دەگاتە دەست ئەو هاوڵاتیانەی کە لەلایەن پارێزگاکان خۆیانەوە ئەو داتایانەی داوە بە ئێمە و خەڵکی هەژارەکەیان بەپێی ئەو پێوەرانەی کە دیاری کرابوو دەست نیشان کردووە بۆ ئەوەی ئەو خۆراکانەیان بگاتە دەست.